لەگەڵ حکومەت یارمەتیەک بین لە گەڕێکی قەزای خۆمان لە خەبات حکومەت هیچ تەقسیر نەکردێت بەڕاست تەقسیرەکە زۆر لە هاوڵاتیە چونکە حکومەت زۆر سعاتی نایە پێوەری نایە هاوڵاتی تەطبیقی نەکردێت چونکە زۆر کەم تەرخەم کردێت بڕۆ بە خۆمان سیرکەین لە قارەی ئەفریقیا بەڕاستی هەر ئاویان نییە کێشەی ئاویان هەیە ئەلحەمدولیلا ئاو زۆر لە کنەمەکە زۆرە بەڵام چیە کەس قەدری ئاو نازانی کەس ئیسراف ناکە ئاو ئیسراف ناکە نابێ ئەوە شەرعەنیش نابێت حکومەتیش ئەوەندە مەثەن هێلاکە بێ لەسەر ئەو مەثەن ئەو پاکە بێنە بۆمان ئێمەش نابێ سەرفەکەینەوە قسەی من ئەوەیە بۆ گەنجانی کورسان ئاو بەفیڕۆ نەبن لەبەرەوەی شتێکی جوان نییە لە ڕووی دینەوە لە ڕووی دەرەوەی دینەوە هەر ئەو شتە کەس حەزی لێ نییە و لەبەرەوەی وەکو دەزانن یعنی حربی عالمی سێ خەڵک هەمووی دەڵێت لەسەر ئاوە تر ئەبێ بزانین ئاو چەندێ گرنگە